سڵاوتان لەبێ بینەرانی ێژاوە دکتۆر دارا و دکتۆر یوسف بەیەکەوە باسیەوەکەن. دکتۆر یوسفە فەرمەیە چاو ئاو ئاردیشیان بردووە بۆ ئەوروپا فەحسیان کردووە. ئەزانی بۆچی ئەم گفتوگویانە بۆ ئێوە گوێزمەوە؟ ئەزانم ئێوە مەسوول نین، بەڵام بۆ ئەوەی کە ئیتر قسە دوای ئەم بەرنامەیە هیچ قسەیەک نامێنێ بکرێت. ئەگەر مەسوولینی ئەم وڵاتە ئەمە چا نەکەن، من حەقی زۆنی سەوز و زۆنی زەردم نییە، من حەقی نەتەوەی کوردم هەیە، حەقی ئەو هاوڵاتیانەم هەیە کە لەم هەرێمەیەدا دەژین وەکو پێشکەشکارێک، وەکو ئینسانێکی کورد کە خوا بە کوردی خەڵقی کردوم و بە کوردی شەمرم. ئێوە مەسئولن، ئەگەر مەسئولە باڵاکانی ئەم وڵاتە سیرکەن لە سا هەفتای خەڵک نەچۆ بۆ دەنگان، ئەمە مەوقیفە، حسابی بۆ بکەن کە نەچوە بۆ دەنگان. ئەزانی بۆچی نەچوە؟ لەبەروی ئاوا ئیدارەی ئەم وڵاتە کراوە هەتاوەکو ئێستا. و ئەمە قسەی دکتۆر دارا، دکتۆر یوسف، دکتۆر عوسمان، مامۆستا بەهزات، ئەوانە کۆمەڵی خەڵک نین تازە بوون بە ئەندامی حیزبەکانتان و بێن لێرە خۆیان بسەلمێنن ئەم دژی پارتی قسەکە و ئەو دژی یەکێتی قسەکە و ئەم دژی گۆڕان قسەکە و ئەو تازە بە ئەندامی حیزبێکی ئیسلامی بێوێ حیزبەکەی زیاتر دەنگ بێنێ. نانە، ئەوە قسەی بەرپرسیارانەی ئەکادیمیە لەسەر ئەم مێزە کراوە و بەرپرسە بەڕێزەکانی وڵات. با پێتان بڵێم هەمووتان چاخۆنەوە خۆ، لەبەر خەڵکیش نەبێت، لەبەر خاتری خۆتان، لەبەر خاتری مناڵەکانی خۆتان، لەبەر خاتری کەسوکارتان، بەخوای هەزار بۆدیگاردتان هەبێ ئەوە هەردێتە ماڵەکانتانەوە، بەخوای بە هەزار پرزگە پێتان بگەنەوە هەردێتە ماڵەکانتانەوە. چاتان برد فەحستان کرد چۆن بوو دکتۆر، ئاوتان برد فەحستان کرد چۆن بوو، ئارتان برد فەحستان کرد چۆن بوو، خۆ هەمومان ئەمانە ئاخۆین، چا وەزعی چۆن بوو؟ والله کاک ڕەنجەنێکیان باشم بەزانێکیشان دێک مەسەرەن پۆینت ئۆ2 مەوادی غەریبی تیا بوو. مەوادی غەریب یعنی چی؟ نەمانزانی چیەوە نابێت لە ئەڵمانیاش نەتانزانی نابێت یابێ ئەی ئاوەکەمان چۆن بوو؟ ئاو بەنسبەت ئەوە وەڵی ماڵەوەمان بردبوو لەگەڵی ترە بۆ ئەنێکانزا قورسەکان وەکو یەک دەرچوو بن جایانەوە تا ئەوەی کە زۆر بەڵێ یاهی فلتەر نانایی بەلوعە هی بەلوعە و هی ناو دەبەوەکو یەک بوو وەکو یەک دەرچوو. ئەی ئاردەکەمان چۆن بوو؟ ئاردەکان کێش هەندێک لە خراپی وەکو یەک دەرچوو؟ نەنا باش بوون، ئاوەکە باش بوو، بەڵام وەکو یەک وا بوون، ینی من پێم سیر بووکە یعنی ئەمەی کە ئەکرێتە دەبەوە پاکوێ دیارە زۆر باشەوە دەستیان خۆشویستێکی باشیان کردو. باشە، یعنی هی دەبەکە لەگەڵ بەلوعەیەک یەک مستەوا بوون. بەڵێ یعنی ئەم ڕیکلامانی کە ئەکرێ وایە لەوێ وا نەبوو، وەکو لەو تێستانەی کە بووی کرا وەکو یەک وا بوون، فەرقان نەبوو. ئەزانم کە وەکو یەک وا بوون کە ئەکرێتە دەبەوە بە حساب تەحسینی جۆرە کرێوەنا، ئەوجا من ئەبێ باشتر بێ وەنیە وتمیایی ماڵەوە لە مستەوای ئەوەی کارگەکان هەی کارگەکانی ماڵەوە وەکو ماڵەوێتیەکەن. ئەی ئارچی غەریب و عەجیبی تیا بوو. هەندێک کانزای قورسی ناواردەکانە هەیە ئەوە نابێت یابێت. باشە، کانزای قورس یعنی چی؟ یعنی ئەگەر سەراکۆم بکات چیە بێت؟ نابێت لە خۆراکە هەبێ. ئەوانە هەمووی یعنی یەکێکن لەو کانزانەکە با بڵێن ئەم نەخۆشیوانی کە هەیە تەندروستی دابەزێ خراپەکە، کانسەرێکێکە لە سەبەبەکان کە توش دەکات، هەنی بە شێوەیەکی گشتی هەر ئیمنیتی دابەزێنێ، ئەسڵەن نابێت ناو خۆراک ئەوانە هەبێت. باشە، ئەمە حکوومەتیش لای هەموو وەزارەتەکانیش ئەم نەتیجەیە هەیە. ئەمەی کە باسمان کرد وەکو پێم وتی تەعمیم کراوە بۆ هەموو وەزارەتەکان. ئەگەر دەزانن سەیریکە، ئەگەر جارێکی ترێڵێمەوە هەرچەندە کاتی جەنابتە دکتۆر دارا فەرمووی لەبەرەوەی کە ئەم وڵاتە دەسەڵاتێکی سیادی سەرتاسەری نییە هەموو کون و قوش بنێک بگرێتەوە، ئێستا فەرمان دەرچووە ئەم بەرپرسیارەتیە دێتە لای جەنابتان. پێتان وایە ئەتوانن چی بکەن؟ پێتان وایە دەستخۆشتان لەکەم کاگرانج، من کۆمێتم لەسەر قسەی بەڕێزان نییە، ئەم بەڕێزان قسەکانیەتەوەگەت هەمووی ئەکادیمی و دروستە و تەواوە و پژگیری قسەکان خۆش ئەکادیمیت. بەڵێ ئاخر ئەوان لە من باشتر ئەتوانم بڵم، من ئەتوانم بڵم لە ڕووی ئیداریەکە و لە ڕووی فەنیەکەی و
لە ڕووی ئیشراف و مراقبەکردنی دەواازەکان و تاقیگەکانی سەر دەواازەکان و ئەو مختبەراتانە کە هەیە لە ناو وڵاتە با بڵێن لە ناو دەستە و هەرێمە هەیە ئەمان هەر هەمووشیان پێش بەرنامەکە پێیان وتم لەمە بە دواگەر شتێکت بێ هەر هەمویان بە خۆبەخشیش ئامادەن یارمەتی دەستیان خۆش و زۆر سپاس دەکەین هەرچەنە ئەبێ دەستگای نیشتیمانی دروست بکرێت و یەکێکی وەکو دکتۆر لە ئەنجومەنی وەزیرانە هەر ئەسڵەن سەرپەرشتیشی بکەی بەڵام هەمویان ئامادەن دەستخۆش ئێمە ئاگاو لە سیارە و من ئاگام لە بەڕاستی بەرنمەکە ڕاستە سەر خۆراکە کێشەی گرفتی گەورەی ئەم وڵاتە ئەوەیە با بڵێن فراوانبوونی لایەنەکان نەبوونی هەر لایەنێک بۆ خۆی قۆڕخی شتێکی کردو بخۆی ئەم بەوادانە کە باس کرد ئەو کەسانە کە باس کەرە هەمووی تایبەتە بە وەزارەتی تەندروستی وەکو پشکنین بەڵام وەکو تایبەتمەندی پێدانی تایبەتمەندی و دابینکردنی تایبەتمەندی ئەوە لە سوور ئەست و ئێمە باشە تۆ ئاگاو لە سیارە و بەڵێ کارەبایات بەخوا ئەمە ئیسەکە باز دەکرێت با بڵێن نقطەیەکە ناو بەحرە بەرامبەر بە هەموو کەلوپەلەکانی تر وەکو موادی ئینشائیە وەکو یاری مناڵانە وەکو ئۆتۆمبیلە وەکو با بڵێن موادی پلاستیکی سوتەمەنی بڵێ هەموو عیبی هەیە هیچ شتێک نییە عیبی نییە ئێمە لە کاتێک پێش فەرمانی 1970 دەرچێت کە پرۆگرامی پشکنین ئێمە ڕادەستکرا ئێمە بە هیچ شێوێک ڕێگەمان نادە ئۆتۆمبیلی هاوردەکراوی ئەمریکی لە وڵاتانی بازاری ئازادی ئوردون و دوبای بە هاوردە بکەین قەدەغەمان کردو بە هیچ شێوەیەک ڕێگای پێنات کەچی ئێستاکە ئێمە نازانین هاوردەکردنی ئۆتۆمبیل چۆنە على سەبیلی مثال وەکو نمونە موادی ئینشایی ینی من زۆر جار وەزارەتی ئاوداکردنەوە جهاتەتە لای من و بەڕێوەبەراتی گشتی گومرگ هاتوتە لای من گلەی لە قیاسات و ئەبعادی شیشی کردووە لە قیاساتی سیرامیکی کردووە ئەمە نازانم بەچی فلتەرێکەتی ئەپەڕێ بەچی ئیزراعاتە تێگرێت ئێمە لە 2017 حتاکو ئەم ساتە وەختە زۆر هەوڵماندا دەوری ئیشراف و مراقبەمان هەیە بە دوواداچوون بکەین بۆ پرۆگرامەکە دەکرێت بەڵام ڕێگیری زۆر بوو بەڕاستی ڕێگیری زۆرە بۆ کە ئێمە نەچینە ئەم بوارە ئێمە و بەرنامەمان هەبە لە زمانی دکتۆر مۆیەدا کە بەرنمەیەکی پرۆگرام پشکنی پێشوەختەکە لە دەرەوەی وڵاتە ئەکرێ ئەو بەرنامە سەرەتای دەستپێکردنێک بوو بۆ ئەوەی ئێمە بتوانین ستافێکی باش تاقیگایەکی باش لە هەرێمی کوردستان دروست بکەین لەسەر لە هەموو بوارەکان ئەزانی کاتی دکتۆر موعەیەد ئەگەر موادێکی مسەرتەن لە نسبەی ڕێپێدراو زیاتر بووە تەنانەت لیژنەی تەحکیمی دەولیش ئەبوو بێتە ناو باسەکەەوە تاوەکو ساغێکاتەوە ئەوە یەکێک لە بابەتەکانە کە باسی دەکەم مەسەر ئەو عقودانە کە ئەمڕۆ دەکرێت تۆزەکە چی من لایەنی قانونیەکە و ئیداریەکە فەرمە ئێمە کاتی خۆی کە عقلمان لەگە شەریکەی کردبوو عقوباتمان دانابوو بۆی ئەگەر تو ئەم جۆرە مخالەفە بکەی ئەم جۆرە تێبینیمان هەبوو ئەم جۆرە کێشەی فەنیتە بوو ئەم جۆرە کێشە لە مختبەرەتە بوو ئەوە عقوبەکەتە ئەگەر بگەیشتە کێشە لە بەندێک لە بەندی عقدەکەمان باسی تحکیم دووەلیمانە کرد لە دووبای کە ئەم ئیزرا بچینە بە محکمەی تحکیم لە دووبای ئەوە کەس مەسوولە لە بوونی دە جۆر موادی حافظ ئێستا ئەمڕۆ بڕۆ عقدەکان بخوێنەرەوە هیچ بڕگەیکی سزای نییە من سەیرم پێێتە کۆمپانیە کار بکە ئەمە زۆر گرنگە بۆیە من نم حەزم نەکرد بچمە سەر بواری فەنیەکە چکن ئێستا من بچمە سەری ئەوانی قانونەکە زۆر مویمە یعنی ئێستا بۆ نمونە هیچ موادێکی قانونی نییە ملزەمی ئەوانە بکا کە ئەم کارە نەکەن من عقدەکەم خوێندێتەوە هیچ شتێکی تیانە عقدەکەم هیچ وەنە بەسراونەتە ئێمە لە یعنی دوای دروستبوونی کابینەی وڵی حەقا بەیانی بچین گوڵیان بۆ بەرین بە قورعان ڕێک و پێکەم لە چاوخۆیان واقع وایە ئەگەر تۆ بێتە سەر حقیقەتە و حقیقەت ئاوهایە ئێمە دوای دروستبوونی کابینی نوێیە جەنابی وەزیری پلان دانا دکتۆر دارەهات پێمان ڕاست بات وتی ئەمە دەمەوێت سیستەمێکدا بنن سەرجەم تاقیەکان بە یەک سیستەم کار بکە ناکرێت جیاوازی دروست بکرێت ئەوە گەورەترین کێشەی ئێستا خۆی ئەوە ئەسڵەن لوبی کێشەکەیە لوبی کێشەکە هەر ئەوە هۆکار بۆ تخوا ببوورە تەداخولێکەکەم بۆ نمونە ئەم ئایتمە بۆ نمونە لە پەروێزخانەوە یان با بڵێن لە باشماخەوە بەپێی ئەو پشکنینانەی ئەوانەی کەن لەوێ ئەڵێ ئەم ئایتمە دەرنەچوو بەڵام ئەیگەڕێنەوە هە لە ناو ئێرانە ئەچنەوە لە مەرزێکی کەوە کۆمەڵی پشکنینی تر ئەکرێ لەوەراچێ لەملا 6 پشکنین بکرێ لەولا 2 پشکنین بکرێ یان لەملا 4 بکرێ لەولا سیان بکرێ لەملا دەرەچێ لەولا دەرناچێت لە کامیانەوە دەرچێت لەوە هێنە ژوورەوە ئەمە نەبوونی ئەوەیەکەوە ئێمە هەر هەموو ئەو کۆمپانیانە ڕاستە ئێستا ئیشی کوالیتی کۆنتترۆل بەدەست کۆمپانیەکانەوە بەڵام جۆرە سیستەمێک نییە کەوا هەر هەمویان بە شێوەیەشی
با بڵێن یەک دەنگ یەک دەستە هەر هەموو پشکنینەکان بۆ نمونە کە ئەڵێ ڕۆن ئەڵێ ئەمە 1 2 3 4 بۆ فیزیایی 5 6 ئەمە بۆ کیمیاوی ئەمە بۆ مایکرۆبایۆلۆژی بکرێ بۆیە ئێستا با بڵێن هەنێ ئایتمێ وەکو ئەوتی فەقسی مرۆڤ لە مختبەری شەکرەتە لە مختبەری هەڵی گوێزی ساغی لە مختبەری عیبێ نییە وەنیە گرفتەکانی دەستا خەڵەت نەبووم 11 ساڵ بۆ 12 ساڵ لە کاک دکتۆرێک خەڵەتم ڕاستمکەوە خورما بە باشماغەوە داخڵ نابێت لەبەر فەسی کە لە باشماغایەکە هەرچی خورمای کوردستانە بە مەرزی حاجۆمەرانە دێ فەسی ژەکرە بێ کێشە دەرەچێت ئەی تۆ بڵێ باشماغ ڕاستکە یا حاجۆمەران ڕاستکە بەخۆ یەکی لە کێشەکان ئێمە چی بۆ کە ئێمە ڕێگریمان لێ دەکرا بە سەراحەتەن قسە ئەەکەم دەیانوت کاکە وەرن ئیشکەن ئەوان کۆمپانیەکان دەیانوت پێمان لە 2007 وەرن ئیشکەن ئەوە ئیشەکەتانە بەڵام ئەو جۆرە ئیشەکە یعنی کۆمپانیا مەرج بۆ حکومەتدانێ ئەو ئیشە ئەوان بۆمیاندا بە پێ بریارەکە نەدەگونجا بە هیچ شێوەیە گونجاو نەبوو بە هیچ شێوە قوبڵ کراو نەبوو یعنی پێتان باشتر بوو بێنە دەرەوە لە پێمان باش بوو سڕ بین ئاغا باشتر بوو یعنی ئەم سڕی ئێمە خۆ ئێمڕۆ وەکو دەستگایەکی حکومی وەکو کەسێک وەکو هاوڵاتیەک من قساکەم مل پس نیم لە مەسئولیەتی ناکەم لەسەر ئەو ژارە دەچێتە قوڕۆژی خەڵکە یان ڕاستە خۆ تووشی ژارە بێ ئەو خەڵکە مەسئولیەتم هەڵ نەگرتەوە حاڵی دەرونی و چۆنەکە ئەم تایتڵەت هەیە بەرپرسی کواڵتی کۆنتترۆل هیچ شە بەدەست هیلاکین زۆر هیلاکین ئێمە ئەوەی کە زۆر هیلاک دەکا و لە هەمووی زیاتر خەفەتی پێخۆی ڕۆژانە چییە ئەزانی ڕۆژانە خێفەتێکە ئێمە ڕۆژانە مراجعمان و سەردانمان بۆکەن مراجع ئەو کەسانە کە سەردانمان دەکەن ئەکید بە کێشەی هەیە ئەکید بە گرفتی هەیە کێشە لە جۆری پشکنین هەیە کێشە لە براندی هەیە کێشە لە بێسیستەمی هەیە کێشە لە شێوازی هاوردەکردنی هەناردە هینکردنی هەیە بازی لە واس یعنی ئەمە هەموو کێشەیە هەموو هەری پێ ناکرێت وەڵی ئێمە بەس دەوری ئەوێ ڕاوشکاریان دەدەینە کاکە ئەوە طریقەکەتە بۆ چارەسەکردنی کێشەکەت بەڵام تو یەکێک حالەکەی بەڵام 1999 لە هەزارە ئەوەی کە چیت لەکەی ئەوە چی لێ هات مامۆستا ئازێت نەبێ لە کوردەواری ئاڵێن چێشتی فرەکەیوانەوە یان سوێریان بێخۆی ئەوەیە باشە خۆراک بۆ وەزارەتی تەندروستی و کشت و کاڵ و پلاندانان و پیشەسا زیێم تەداخلی تا دەکا ینی بۆ نەبێ بە دەستگایەکی سەربەخۆی مستەقل بۆ ئەوی بزە بزانیان چی دەکات تەداخلە زۆر ئەوە ئێستا من بۆت باسەکەم وڵامی پرسیارەکەی جەنابێ بە پرسیارێکی تر لێ دەکەمەوە بۆ تا ئێستا کوالتی کۆنتترۆل یاسای نییە یعنی کارەساتی گەورەیە ئیکوالیتی کۆنتترۆل تا ئەم ساتە وەختە من لەگەڵ ئێبەڕێستا یاسای نییە سەلامەتی خۆراکیش نیەتی بۆ تا ئێستا کە کوالتی کۆنتترۆل نا هەنا تا ئێستا کوالتی کۆنتترۆل نا هەرو ئەوە کوالتی کۆنتترۆل کاکە یاسا دەرناچێ وەرە پەیڕەوێک پەسەند بکەن پەرلەمانی کوردستان هەتاکو هیچ بابەتێکی نییە بۆ پەرلەمانتاری هەموو حیزبەکان ئەو هەموو بۆ شایە یاسایە هەیە ینی بۆش ئەمە کێشەی گەورەی ئەوەیە ئەتو ئەگەر هەموو دەستگاکان تەسەور بکە هاوڵاتیەک دێت سەردانمان دەکات تەماشای مراجعی دەکەم کتابەکەی دەخوێن قوربەسەرە نازانی بۆ من دەنێ وڵە کاکە ئیشت لە لای من نییە ئەوە ئیش لە فلان دەستگایە لە فلانە شوێنە هین وەزارەتی تەندروستیان هین وەزارەتی کوشتە یعنی من تێناگە بوونی ئەو هەموو کوالتی کۆنتترۆڵە بۆ هەموو وەزارەتانە معنای چیە ئێستەشنەکانی چاودێری تەندروستی کار بە یاسایەکەکەن کە یاسای ژمارە هەڵە نەبم هەشتاوەنۆی ژمارە نوۆی ساڵی 2010 یاسای پاراستنی مافی بەکاربەر ئەوەکەنەوەی پەرلەمان لیژنەکانی چاودێری تەندروستی بە یاسایەک کاری پێەکەنەوەوانە هی ساڵانی هەشتاکانەکەەوە لە سەردەمی بەکاربەری قوربەسەری کوردیش قانونی هەیە جامن حەزەکەم یەک شت ئیزافەیە بۆ ئەمی مامۆستا فەرمووی من لە ساڵی 2015ەوە کە بووم بە ڕایۆشکا لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەک ملحقێک لەگەڵ ئەو پرۆژەی کواڵتی کۆنتترۆڵی کە پێشکەشم کرد بە ئەنجومەنی وەزیران چەند ملحقێکی لەگەڵا بوو یەکێک لەوانە هاتم تێگڕای پەیکەری یاسایی بەریتانیا بۆ خۆراک ئەوەی کە پێوتە فود سیفتی ئاکت 1990 پەیکەری یاساکە نەک تەفاسیلەکەی چەند بەشە چەند بڕگەیە چەند مادەیە هەموویم تەرجمە کردو بە کوردی کە 23 مادەیە ئەوەی کە پێ ئەوتری یاسای پاراستنی مافی بەکاربەر یاخود کۆنزیومەر پرۆتێکشن ئاکت بڕگەی چوارهەمی مادەی سێیە یعنی یەک بڕگەیە لە مادەیەک بە شەرتی من ئەڵێم 23 مادەیە تەمان بازێکی ڕەنگە پێویست نەکا بەڕاستی بۆ ئێمە هین ببێت مەبەسم لەوەی لەو کاتەوە من ئەوەم پێشکەش کردووە کە ئەمانتوانی لە باتی جارێ دەجار لەگەڵ خەڵکی یاسایی بەتایبەت یاسایی مەسڵم لەوانەیە کە لە یاسای پاراستنی خۆراک شارەزان لە تەحلیلی خۆراک شارەزان
ئاگاداری کۆدێکس ئەلیمەنتەریەز ISO 9000 European Food Directive British Food Safety Act ئەمانن بێن لەبەر ڕۆشنایی ئەوانە ئەو یاسایەدا بڕێژینە. باشە کۆتایی بەرنمەکەیە یا هیلاک و بێئومێدی دەموچاوت وا دەبێنم. بۆچی نەوەڵام من قەت بێئومێد نیم با پێ بڵێم منەڵێم ئەوەندەی ئەرکی سەرشانی ئێمەمانانە ئەوانەی کەوا شارەزایی خۆراکن ئەهمیەتی خۆراک مەترسی پیسبوونی خۆراک مەترسی هەڕەشەی خۆراک لەسەر ئایندەمان ئەوەندەی ئەرکی سەرشانی ئێمەیە ئەوەندەش کەمتریش بەڕاستی بە ئەرکی سەرشانی ئەوانەیە بینم بەڵام ئێوەی ڕایشکارانی حکوومەت سستن یان ئەوان گوێ ناگرن. منەڵێ لە ساڵی 2015ەوە پرۆژە و ملحقی با بڵێنی ئەمیکە مامۆسا باسیەکە یاسای پاراستنی خۆراک لە کوردستانە کە دەیان جاری تر ئەمەم باس کردووە چەند گرنگە پێش هەموو شتێک بە یاسایە خەڵکی کوردستان پشتیوانی بکرێ و بپارێزرێت بە یاسای پاراستنی خۆراک لە هەرێمی کوردستان و هەر لەبەر ئەو ئەهمیەتە کاتی خۆی ئەوەم تەرجمە کرد بۆ کوردی بۆ هیوای کە سوودی لێ ببینرێت یعنی تۆ کاکڵی مەوزوعەکە لەبەردەستایە مەسەن تۆ باسی پاکەجین ماتریاڵەکەی تۆ باسی فود ئەدەتیفەکەی بڵین تێکراوەکان تۆ باسی فود کۆنتامینەنتەکەی تۆ باسی هەر مادەیەک لەمانە چی هەیە هەموویمان بە پەیکەر وەکو بڵێن وەکو پەیکەری ئەسیەکە داڕشتوو بە کوردی ئەنجاوەرن لیژنەیەکێوێ بێت گۆشت بخاتە سەر ئەم ئێسپانە ئێوە چۆن شتەکڕن بۆ مناڵەکانتان بەم هەموو زانیاریە وردەوە وەڵای من تا شتی خۆماڵی هەبێت بەڕاستی خۆم دەشتی معلبات زۆر دوورەگرم ئەوە لەبەر ئەوەی نسیحەتی تێگڕایی گەورە زانەکانی دنیاە کە لەم ئەخیرا بڵاویەکەنەوە ئەڵێ سۆدە مەخۆن شیرین و شیرێنمەنیەکان مەخۆن معلبات و ئەوەی کە پێوتێ ئەڵتراهی تریتت یاوانی کە زۆر معاملەی بەرز کراون و تێگڕای ئەو خۆراکانی کە با بڵین شتی تێکراوە لە مەوادی مستەحلب لە مەوادی ڕنگ لە مەوادی پارێزەر و هەروەها خۆشتان تا ئەتوان دوور بگرن لە بەکارهێنانی دەرمان و ئەنتیبایۆتیک و دەرمانە معالیجەکان لە پێناوی پاراستنی ئەو باخچەی کە لە هەناوی هەمومانە هەیە و ئەوە باشترین دەرمانخانەیە بۆ دروستکردنی تێگڕای ئەو پێکهاتانەی کە ئێمە ناتوانین لە دەرەوەی خۆراک وەری بگرین و ئەوە ئەینێرێ بۆ مێشمان بۆ ئۆرگانەکانمان بۆ ئیمین سیستەممان و هەروەها بۆ نیزامی مەناعەمان ئەوە کۆڵەکەی پاراستنی تەندروستی مرۆڤ باشە ئەی ئەتوانن بەناو ئەم هەمومینەیە دەربچن ئەمانە ناخۆین ئەخر سۆپەرمارکێت چەند بەپێی قسەکانی ئێوە بەپێی شیکاریەکانی ئەوە هەر سۆپەرمارکێتێک چەند مینیتە زۆری ئەمە خۆپاراستن قرز نییە تۆ لە حەو جۆری برنج چی دەرنەچێتکردن خۆپاراستنە من حەزم لێک ئیزافە بووی کاکتۆر کەم باسی ئەنتیبیاتیکی کرد لەوانەیە کاک مامۆستاکەم ببووە ئەنتیبیاتیک لەوانەیە بۆ نەخۆشیەکی مرۆڤی مەبەست بێ ڕاستە دەزانی ئەمە دایان ئەنتیبیاتیکە خوێن لە ڕێگەی مریشک و مانگا و ئەوانەوە ئەزانی هەنتی ئەنتیبیاتیکێ لە عمری 42 ڕۆژە دەیدەن بە مریشکەکان و یخەنە بازارەوە دەبێ هەفتێ تا هەفتێک و مریشکە نەخورێ دەزانی ئەنتیبیاتیکان هەمووی دەهۆرمۆنەکان ئەزانی چەندین من کوردستان تەلەبێکی دکتۆرا لە زانکۆی دهۆک لە کۆلێژی کشتتوکاڵ لەسەر ڤاکسینی شما کرد ڤاکسینی کۆرۆنا پێشەوە کە گۆرۆنا بێت چکەتەمە لە باڵندا هەیە 4 جۆر ڤاکسین لە کوردستان بەکاردێ بۆ ئەو نەخۆشی کۆرۆنا ئایبی لە مریشکە هیچی ئەو عوترێ نییە کە ئێمە هەیە سکوێنسی ئاڕێنەیمان بۆ کرد هاتین سیرەکەین کاکە ئەسڵەن ئەوە باشە ئەمە زەرەرە لەو کەسی کە ئەوە دێنێ زەرەر لە خاوە مریشکەکە لە اقتصادی وڵات بڵاوکردنەوەی نەخۆشیە لە هەمان کاتە ئیسفادەشی لێ ناکە ینی تۆ ئەیکوتی بۆ دژی نەخۆشیێک هیچ سوودێکی لێ وەرنەگرت من و تۆشەی خۆین تۆ مریشکە خۆیەوەگەوە ئەنتیبیاتیکە خواردبێ ئەنتیبیاتیکەکان بە تاکید زۆر خراپ ئەنتیبیاتیکێ دەبێ ینی مراقبە بکرێ ئەو جا ئەم دەستگایە بەڕاستی کاک دکتۆر من زۆر لەگەڵدانانی دەستگایان دەستگای نیشتیمانی ئەم دەستگای نیشتیمانی خۆراک و دەرمان بەڵام دوور بێ لە محاسەسە و مقاسەسە و خەڵکی کوردپەروەری تیابێ کە ئەوە مرۆڤ سالار بێت و لەگەڵ ئەوەشە بەڕاستی ڕێیانی دەستگایەکی سیادی بێ یعنی دەستیان بەزارێک نەبێت چونکە ئەمانە ئەم دەستگایە خۆر ئیشی ئەوە نیە مختبەردانی و فحسکە بەڕاستی ئەمانەشمان بۆ چارەسەر دەکا تۆ بە کەیفی خودت ناتوانێت ئەنتیبیاتیک لە هیچ وڵاتەکانی ئەنتیبیاتیک بۆ مریشک و بۆ بەکاربێنی و دەرخواری ئەو خەڵکی ئەوە ئەنتیبیاتیکە هیچ لێ ڕەنجێک مەسەلەی مهمەوەی کە دکتۆر باسی کرد باشە تۆ سەری ئەم هەموو مێرمناڵی خۆمان کە قەڵە و زل و زەبەلاح سەری ئەو هەموو کچە گەنجەکە ڕیش و سمێڵی دەریێت
هۆرمۆنە چییە؟ ئەوە هەمووی ئەو هۆرمۆنانەیە کە ئەدرێ بەم حیوانانە و لێش و ڕیسایکڵە کاتوە بۆ ئینسان ئەمی کە کاک دکتۆر باسیەکە تەنانەت ئەنتیبایۆتیکەکەی جاران کە وەرمانەگرت وەکو جاران ئەوەندە قووەتی نییە کە بتوانێت دژایەتی بەکتریاکانی گیانمان بکات ئەوەی کە پێی ئەوترێ ئەنتیبایۆتیک ڕێزیستنت بەکتریا کە مەسلەیەکی هێزگار مهمە لە ڕێگەی ئەم ڕیسایکڵی خۆراکە و ئەگا بە ئێمە کە ئێستا ئێمە ئەنتیبایۆتیکە خۆی تەسیری لێ ناکات هەموو ئەم کارە ساتانە لە پێناوی ئەوەی کۆمەڵی خەڵک دەوڵەمەندتر بە ببن دڵنیایی بڵێ لەوە زیاتر هەیە هەر ئەوەیە بەس بۆەوەی کۆمەڵی خەڵک دەوڵەمەندتر ببن با یەمە خزمەتت بەڵام ئەم هەموو شتەی ترت هێناوە یەک بە کورتی باسێکیان کە بۆی کە خەڵک بە قەلەقی بەجێ نەهێڵم وەڵا ئەلم ڕۆنەوە دەستفێکە ئەم ڕۆنە ناوەکەی نایەنین ئەوە لۆگۆکانیشمانەمەی لە شەربەتی پرتەقاڵە ئەمە ڕۆنە دوێنێ بە تەواوەتی بەستبووی سەعات دوی نیوەڕۆ کڕیمە ئەمە لۆگۆی گەنمەشامی پێوەیە بەڵام لە ١٧ لە ژێرەوە نەخیلە لە 130 گەنمەشامیە بەڵام لۆگۆی گەنمەشامی لێیەوە بەداخەوە کە خەڵکی لە ئەمە ژەوانە جاروا هەیەەوەچی هەر عەربی نەزانێ ئینگلیزی نەزانێت کە هەموو لی بڵەکان بۆ شێوەیە لێشی نووسراوە زەیتی نەخی لە 170 زەیتی زوڕە لە 130 ئەو زەیتی نەخیلەی کە عالەمیان وتی مەمنوع کە پاڵم ئۆیڵەکەیە کە بە جارێک لە مواسەفاتی عێراقیە بۆ ڕۆن ئەبێ نابێ ئەڵێ بڵێ نووسراوە خالیە منە زیوت الأخرى ئەڵێ نابێ ڕۆن تێکەڵ بکرێ بەپی مواسەفاتی عێراقی ڕێگە پێدراو نییە کە 2 جۆر و 3 جۆر و 4 جۆر ڕۆن بێنی تێکەڵی بکەیت ئەمە ساڵی پار لە سەرماکەیە کە هەمومان بیرمانە بەفرێکی زۆر باری لە سلێمانیا من مۆبایلەکەم چەناوێنەی تریشی تیان نیوەی بەستی بووی نیوەی نەیبەستە بوو جوان دیارەکەەوە نیوەی ڕۆنی گڵۆبینەکەیە گەنمەشامێکەیە نیوەکەی تری پاڵمەکەیە جوان دیارەکەەوە غەش کراوە لەوەیە هەش یەک شتێکی تر کۆمپانیاکە کە فرۆشتوێتی بە دوکاندارەکان ئەڵێ پیان بڵێ هەچ کەسی هات کڕی من دوێنێ خۆم نەمت مامۆسای زان کۆم و سپۆڕی کوالیتی کۆنتترۆڵمەوەی لای مزگەوتی گەورە لە دووسێ دوکاندار ئەگەر ئێستا لەواسی لە بەرنمەکەی ببینەوە وتمەوە بۆ بەستێتی وتی ئەوە مامۆستا زەیت هینا ناویسیە مەوادی حافظەیتیانە بۆیە ئەو بۆیە بەستێتیەوە ئەسڵیە مامۆساوەمەسانەوتی 8000 وتم مەرێ وتی ئەوە وتی دوو دوکاندار دوای ئەوە لە کەسێکی تریشم پرسیکەوە ئیشەکەن بازرگانی یەکەن ئەوانیش وتیان کابرای بازرگانەکە پێی وتووە وتێتی بچن بەو شێوەیە بیفرۆشن بڵێن ئەمە مەوادی حافظەیتیانە بۆیە هەوەڕەکە کابراایکی فەقیرە دوکاندار باگراونیشی نییە لەسەر زانستی خۆراک و توزانانی ئەم هەموو جۆرە فرتوفێڵا ناکرێ لەسەر لی بڵ و لە ڕۆنەوەمانەیە باوەڕەکە ئەویشە فرۆشێتەوە بە مشتری کەسەیە دەوانە هۆشیاریەکی تەندروستی نیە هۆشیاریەکی خۆراشی نییە کە بە داخەوە کۆمەڵگەی خەتەرە ئەی کاتێکە شتی پێ سوورەکەیتەوە خطۆرەکە ئاگاتە چەند ئەویان بە بابەتێکی درا بەس حەز دەکەم بچمە سەر ئەو سەتڵە ئەم سەتڵی کە شەربەتەکە و تێکرد ئێستا بڕۆ هەر لە بازاڕی سەعەتاکۆی لە سلێمانیەکەوە وای پێڵێنیان بۆ نمونە زۆربەی مارکێتەکان سیرەکەی ماستێکی زۆر هەیە لە بازاڕاکرێت ئەم جۆرە سەتڵەوە ئەمە تۆزێ بۆرە بەڵام سپێکیشی هەیە بە هیچ شێوەیەک ئەمە فودگرید ماتریال نییە یعنی چی؟ یعنی ئەم جۆرە پلاسیکی کە بەکار هاتوو ئەمە ڕیسایکڵە عادەتەن پلاسیکەکان ئێمە گەر سێری ژێری هەموو ئاوە ئەو ڕۆنانەیە ماسە سێری بکەین گرێدی پێوەیە بە کۆدێکی پێوەیە لە 1 تا 7 جارێکی تر ئەمانە هەمووی ڕیسایکڵی نەکرێتەوە بەڵام بۆ نمونە دەبێکی ئاو ئەمە ژەهراویە نابێ ماستی تێ بکەیت نابێ ئەمە هەر نازانین چییە ئەمە کارەساتە وەرە بابچین ئەمڕۆ لە سلێمانی و هاتووی بەرەوە هەولێر هەموو ڕێگەیانە سێریکامی ماستی کوردی لە دوکانانە دانراوە فرۆشی هەمووی لەو جۆرە سەتڵانەیە باشە بەزەبێت بەڵام ماست ئەبێ کە سەیری ژێرەکەیت کرد سەیری سێگۆشەیە بکە بە ئەمە بۆی ڕوون بێ لە لای بینەران و هاوڵاتیان و هاونیشتمانیان ئەبێ کۆدێکەیە ژمارە 5 بریتیە لە PP یان با بڵێن کە پێوترێ پۆلیپرۆپیلین بریتێ لە پۆلی بینەرانی بەڕێز ئێمە بێ لە ئەوڵەوە هەمومان بچینەوە مەکتەب ئەبێ لە ئەوڵەوە هەمومان بچینەوە مەکتەب ئەبێ خۆمان لە کواڵەتی کۆنتترۆل بزانین ئەبێ خۆمان بایۆلۆجی بین ئەبێ خۆمان کیمیستری بین ئەبێ خۆمان لە مایکرۆبایۆلۆجی بزانین
ئەمە چییە لەبەرەوەی کە هاونیشتیمانین و لە هەرێمی کوردستانین با بینەرانی بە ڕێزی شاخر شتێک فێر ببن فەقیرە ئەمە ژمارەیەکەکە بۆ نمونە ئاوە شەربەتە سێرەکەی بڵی ماستاوە سێری بکەن لە لاتەنیشتەوە یا لە ژێرەوە لەی نووسراوە یەک ئەوە بۆ ئەمە بەکاردێت هایدنسی پۆلیئەتیلینەکەمە زیاتر بۆ شیر بەکاردێت بۆ مەوادی شامپۆ ئەوانش بەکاردێت تۆزی ئەمەیان ڕقترە ئەمەیان ژمارەسیەکە ئەوە PVCەکەیە PVCەکە عادەتەن بۆ مەوادی کەیبڵ و کارەبا یاتوانە با بڵێن بۆ خواردن ئێمە بەکاری ئەم کەیبڵ و کارەبا ماستی تابێ خۆی ئەمانە بوونیانێ نانە ئەمە با بڵێ نابێ بۆ خۆراک بەکاربێت ئەمەیان بەکاردیان نا لێرە وەڵان نازانم بەسەوەنی ئەڵێ ئەوانە ئەمە کەس ئێستا هیچی پێوە نییە من نازانم ئەوە حوتەکەەوە سەر بەکام ئەمە احتیمالی زۆرە 6 و 7 بێ 6 و 7 ئەمە خۆی هیچ چییە بۆ چییە بێ 6 و 7 دەمەوەکو تەپە دۆر وایە پۆلیستیارینە حوتیش با بڵێنێ تراڵێ ئەدەرس ئەوەکانی ترە خۆی ئەگەر بەپێی ئەم لیستا ئەمە ئەبێت چی تێ بکرێ و یعنی بۆ چی باشە وەڵا بڵێم چی لەواچی ئەگەر ژمارە حوت بێ هەروەکو با بڵێن وەکو کۆنتینەرێ لەواچێ بکرێتە سەتڵی خۆڵەوەکرێت بکرێتە علاگە بە ینی خۆی سەتڵی خۆڵە و لێرە بۆ بەهی سەتڵی ماڵ وەڵایز ئەمە یەک شتێکم بیرکەوتەوە ئەمە داخڵە کرێ لە حدودەکانە بە ناوی ئەوەی کەەوە ئەڵێ بۆ ئینجانە بەکارێنین ئینجانەی گۆڵ بەڵام لە زیاتی ئینجانەی گوڵ ماسی تێکرێت لە کوردستان باشە ئەمە بە ناوی ئینجانەوە اینجا بازارەکانی ئێستا بازارەکانی کوردستان پڕبوونە لەمە اینجا چیشی لێکەن کۆدی لێدەن حرفی کاف و جیم و لام و میمیان کۆدی نمبەری لێدەن ژمارەی لێدەن یان کۆدی با بڵێن پیتەکانی لێدەن ئێستا بڕۆ لە هەنێ دوکاندار دانراوە ئەڵێ ماسی ئەڵێ بۆ نمونە من ئەڵێ ماسی عینەیە ترە عینە لەواسی عوسمان بێ ئەڵێ ماسی ڕاهەیە لەواسی ئەمە ماسی ڕەنج بێ باشە کۆمپانیاکەی تۆ بێ بەڵام کۆمپانیاکە دیار نیە بە ماجی لەسەری ئەنووسن و لە مارکێتەکان نبوونی هەیە اینجا هیچیشی پێوە نییە ها هەچەن ئەمە قپاقیمانێک کردو ماسەکەیمان بەتاڵ کردووە بەڵام هیچ شتێک هیچ دەی بڵێشی پێوە نییە هیچ کۆدێکی پێوە نییە ئەوانە بۆ بەکارنێت لەگە خواردنەکە تەفاعولەکەن وە بێگومان بۆ ماستە بێت لە ژمارە 5 بێ بۆیە های دێنستی پۆلی ئەتیلین بەکاردێ ژمارە 5 لەبەر ئەوەی بەرگەی پلەی گەرمیەگرێ و بەهێزیشە سێری سەڵی ماست بکە ئەمە سەڵیشی ماستە باشە سێریەکەی کواڵیتەکەی ڕقترە یعنی هەر خۆت سەری سەڵی ماست بکەن ئێسامە لە ژێرەوە ژمارە 5 باشە ئەمە تەواوەکو ئینا با بڵێن کۆمێتمان لەسەری ئەوە نییە بۆیە ئەبێ ژمارە 5 بێ بۆ ماست ئەمە چییە؟ ئەویشە ڕەنگە ئەم جێلی با بڵێن هیچیش ئەمە با بڵێن فەحز ناکرێ هەموو ئەو ڕەنگانی کەوە هەمانە بە هەمان شێوە ئەو 5 ڕەنگەی کە هەیە ڕەنگە دەستکردەکان هەر هەمووی لەمەیە بوونی هەیە بەڵام بە هیچ شێوەیە بازارەکانی کوردستان و مناڵی زۆر حەزی ئەم ڕەنگە بە یاریکردن بە ڕێژەکەی ڕێژەی سەرەتان بەرزەکاتەوە بە یاریکردن ئەمە ڕێژەکەی ئەزانم ینی یاریکردن لە ناو بێگومان لە حەدی مەسموح ئێمە هەموو زیاد کراوە خۆراکیەکان چی ڕەنگە چی مەوادی حافظەیە چی بۆ نمونە ئەو ئینەمبەرانە تقریبا نزیکەی 1000 ئینەمبەرمانەیە ئێمە هەر سەدانەیەک و با بڵێن پەیوەندیدارە بە جۆرێک لە زیادکراوی خۆراشی هەمووی پێرمەتت لێڤڵێکی هەیە بۆ نمونە بۆ لیستە دروست ناکەن بۆی کە هەیە سادە زانم بۆی کوردیەکەی لەسەر بێ هاونیشتیمانیان بزانن لە ڕوودا و بڵاوی بکەینەوە توان یارمەتیم حەزەکەم ئیزافەیە ئەو ڕەنگانە ئەو ڕەنگە سەناعیانە کە حتا ئەوشی کەوا فود گرێدە کە بۆ خواردن بەکارهێنرێ لە هەمویانە قورقوشم هەیە جیوە هەیە کادمیۆم هەیە زینک هەیە کە ئەمە میتاڵە قورسەکانن بەنیسبەتێکی مەحدود خۆ ئەگینا ئەو کە تۆڵی ڕەنگێکی سەناعی دروستەکەم یعنی ڕەنگێکی طبیعی نییە مەسەن ڕەنگی طبیعی بڵێن چەوەنەر کە سوورە وە چەندێک بەکاری هێنی بۆ ناو خۆراک کێشە نییە یعنی ئەگەر مەسوولەکان تاکوتەرایەکتر دەرمان خوارد بکەن ئێمە هەر هەمومان دەرمان خوارد کراوین بە شێوەیەکی تەدریجی و لەسەر خۆ بەڵێ و لەسەر تاوتی ئەنفالێکی هێواشە وایە بەزەبەت لەبەرەوە بێبزانی کەوا میتاڵە قورسەکان لەویان ئەو مناڵانەی طبعا میتاڵە قورسەکان بۆ مناڵ نسبەتی بە جیاواز تهدید کراوە وەک لە گەورە چونکە جستەی بچووکترە مەقاومەشی کەمترە لەبەرەوە ئەگەر من 1 میلیگرام لە کیلۆگرامێکە قورقشم بۆم ڕێ پێدرابێت بۆ مناڵ 0.2 یان کاتە 200 مایکرۆگرام بەڵام ێستا ڕەنگە لەوەی مناڵەکە زۆرتر بێ لەوەی گەورە بێگومان کارەزاتەکە لێرایە ئەنجایتر ئەوە تووشی
نەمانی سەرنج و ئینتیباهیەکە تووشی جوڵی خێرایەکە تووشی بەتایبەتی ئەگەر هات و مادەی حافظەشی تێکرابێ لەگەڵیا بە دڵنیایی و ئەو نەخۆشیانی کە پێ ئەوترێت سەرەتا باسمان کرد ئەتێنشن دەفیسد ئان هایپەراکتیڤیتی سندرۆم ئەوە نەتیجەیەکی حتمیە لە حیواناتە تاقی کراوەتەوە لە مناڵانیشە تاقی کراوەتەوە پەیپەر زۆر و زەبەدەێنە سەرەوە بەڵێ اینجا حەزم کرد لەم درینکانە کە ئێستا هەیە هەنێکی بازاڕەکانی کوردستانەوەنیشی عێراق لە عێراق دروستەکرێت و یەتە ناوە بە کوردستانیش سێریەکە لە لیستی ئینگریدینتەکانە هەم شکری تایە هەم ئەسپەرتانی تایە خۆی ئێمە ئەسپەرتام وەکو بەدیلی شکرتەیەکی هەرچەند ڕێگە پێدراونی ئەم دوانە بەیەکەوە هەردووشیشی تێکرێت لە هەر ئەم سێ جۆرە دەرینکی کە ئێمە ئێستا هێناومانە ئەوە هیچ با بڵێنەوە ڕەنگەکانیشی تایە شکر هەرزانترە وێ شکر هەرزانترە لە ئەسپەرتەیم ئەسپەرتەیم بڵێن بەعەمەلی بڵێن هەندەسی کیمیاویە ئەڕواتا دروستیەکەی ڕاستە لەبەری شکر هەرزانترە شکری تیەکەن و ئەسپەرتەیمیشی تیەکەن کە زۆر شیرینترە بزەبێت اینجا ئێستا ئەمان بۆ نمونە لی نووسراوە دایەت باشە کەسی شکریشی تایە و ئەسپەرتامیشی تایە باش ئەگەر یاسای مافی پاراستنی بەکاربەر هەبێت ئەوە دەجیهەتی لەسەر نایرێ بە بێگومان ئێمە بێ یەشێک لەو ڕیگولیشنانە لەو ڕێسا و باڵین یاسایانی کەەوە هەمانە لە بواری خۆراکە و کە گرنجێکی زۆری هەیە بریتێ لە فود لی بڵین ڕگولیشن یان لێسلیشن کە ئەبێ یاسایەکی تایبەتمان هەبێ بەچی بەو لی بڵانەی کەوا لەسەر خۆراکە ئێستا ئەو هەموو لی بڵە هەیە هەنیشی هەر ناخوێنێتەوەنیش عەرەبی لی بڵی ناو بازاڕێ وەرە سێرەکەی بە ڕووسی نووسراوە ئەمە بەخوا مناڵەکانم ئەما خۆنەوە ئەمە درۆ دە لەسەی لەسەرە ئەمە بن بەلامەوە سەرنجەکەمان ئەوە بوو کە هەم ئەوەی تێکردووە ئەسپەرتامی تێکردووە دوای ئەوە وەڵا ئایتمەکان ماوەدە حافزەکانیشی تێکردووە بێگومان هەور هەمووی تایەتی ئەمەشە لە عێراقا بەرهەمێکی ناوخۆیەوە ئەسپەرتامی تێکردووە پۆتۆسیۆم ئاسۆ سەلفامی تێکردووە ستراتی سۆدیۆمیشی تێکردووە چی ستراتی سۆدیۆم بۆ ترشیە ئەمانەی تێکردو مەحەلیات سناعی ئەسپەرتامی تێکردو 250 ئەگەر ئەمە هەنارە بۆچی ترشی سەناعی تێکە لەبەرەوەی ترشیەکەی زیاب بکە لەگەڵ شیرینەکەیشە تامی خۆشترەکە زۆر هەموو ئەو شربەتە سەناعیانە هەموو ئەو شربەتە سەناعیانە کاک ڕەنج حەزەکەم بینەرانیش بەڕاستی لەوە ئاگادار بن تێگرای ئەو شربەتە دەستکردانە چ ئەوەی کە هەندێک جار بە خەڵخەڵەتێنەرانە ڕسمی میوەکەی پێوە ئەنێن یاخود پێشێنانێن بێگومان ئاو لیمەندۆزی شەکر ڕەنگ تام لەمانە دروستەکرێت خۆ نەهاتوون میوەکە بگوشن و تەنانە دوای گوشینی میوەکەش مادێکی حافظەی تێبکەن کە بڵێن سەیسڵ ئەمە ئەو میوە ڕاست کێشەکە لەوایە باشە تۆ هاو نیشتیمانیەکی بەریتانی کە لەوێ بووی ئەم مشکلانەی هەیە کە ئێستێمە باسەکەن ئەو شتانە ئەفرۆشێن بەڵام وەکو کاکە دکتۆوتی مەسلەی فود لی بڵین یاخود لێبڵ لێدانی خۆراک بە یاسا دانراوە من لەو پرۆژەی کە تەقدیم کردووە یەکێک لە مادەکان کە زۆر بەتەفسیل لەسەری ڕۆشتوم باسی لێبڵ لێدانی خۆراکم کردووە لێبڵ لێدانی ئەم خەڵەتاندنە هەیە نەخێر بۆ تاک ئەبێت چۆن بێ بۆ جوولە ئەبێت چۆن بێت و ئەبێ بە چ فۆن تێ بنووسرێ و ئەبێت چی لەسەر بنووسرێت یعنی هەموو خۆراکێک ئێستا بڵێن ئەو شەربەتە ئەبێ لێ بنووسرێ ئەمە چییە پێکاتەکانی چییە حەجمەکەی چەند میلیلیترە ئەکسپاری دەکەی کەیە وەکێ دروستی کرد ئەمەی کە وەرە گێڕاوە بۆ ئەنجومەنی وەزیران و 2 ساڵەیە و تەپیان هەموو ئەم تەفاسیلی تیا بێگومان ئەمە یەکێکە مەسەلەن بۆ نمونە ئەگەر ئەوە شتێکی خراپ دەرچووکەوە این قەڵکە کوژێت بۆ نمونە باسی ئەوم کردوش مادێکی تر هەیە هەل لە فود سیفتی سەلامەتی خۆراکە پێوترێ بانگەوازکردن یا گەڕانەوەی پرۆدەکت گەڕانەوەی بەرهەم ئەوەی کە پێوتێ ریکۆڵ پرۆدەکت ریکۆڵ چۆن ئەکرێت نیمان لەکوێوە چۆن کەناڵەکان ئاگادارەکرێت چۆن ئەو زانیارانی کە تایبەتە بۆ پرۆدەکتە بە خەڵک ئەوترێ چۆن ئەبێ ببرێتەوە بۆ هەمان ئەو سوپەرمایکێتە یا ئەو شوێنی کە لێ کڕیوە چۆن کۆ ئەکرێتەوە چۆن لە ناو ئەبرێت هەموو ئەو پرۆسیجەرانەی تایە تاکو ئێستا لە ئیعلامی کوردیە تۆ ڕۆژێ لە ڕۆژان جۆت لێ بووە بڵێ فلان پرۆدەکت فلان بۆ نمونە ڕۆن ئەرێم ڕۆنەوە وەڵام ڕۆنیان من نەمهێناوە نازانم شێ هێناوێتی بەڵام تاکو ئێستا پێویستم پێێتیڵە بۆ زەیتێکی تر بووانە بە ناوی کۆڵپرێسەوەکەوە لە بازاڕەکانی کوردستانە ئەفرۆشێت بەڵام ئەکسپار دەیتەکەی بۆ 2 ساڵەیەوە کە بە ناوی کۆڵپرێسەوە یعنی ئەڵێ ئەمە زەیتێکی سروشتیە ئێمە هیچ با بڵین
فرۆسیسینێکی پاکردنەوەیە نازانم فیلتەریشنە ڕیفاین نەکراوە یان بۆ بنە دیگەمی نەکراوە ئەمانە هیچ زۆرێ بۆ نەکراوە بەڵام من بە تەحەداوە پیانەڵێ ئەگەر ئەم ڕۆنێک با بڵێن بە کۆڵپرێز بکرێت ناگاتە 6 مانگ بە تەواوەتی تێکەچێت بزانە ڕانسی دیتی یان با بڵێن ئەسید ڤالیو و لەگەڵ پیرۆکساید ڤالیۆکەی چۆن بەرزەبێتەوە ڕەنگە BHA و BHCیان تێکرد بێت ئەڵێ تێ نەکردووە ڕز لەی بەڵاکەی بە سروشتیە فرۆشێ لە بازاڕەکانی کوردستانە وە کڕیارێکی باشترین زۆری تەکنۆلۆژی عالەمیش بێت لە 6 مانگە تێناپەڕێت کۆڵپرسینگی تۆ 2 ساڵی لێ بدەی 2 ساڵی پێوەیە سەعین ئەم زەیتە چۆنە بۆ نمونامە دەواچی کۆمپانیایەک بێ لە دەرەوە هێنابێتی 2 ساڵی پێوەیە ئەو زەیتیشکەوە بە کۆڵپرێس با بڵین بەرەمی بەرهەمێنراوە لە کوردستانە بە هەمان شێوە ئەوش 2 ساڵی لێ درراوە بە ناوی زەیتی دکتۆر هەموو زەیتەکان لا علاتاین تووشی تەزەنخ بن ئەگەر هاتوو BHA یا BHC تێنەکەن و یاخود بۆ فترەیەکی مەحدود بەکار بهێنرێن مثلا لەوانە زەیتی زەیتون بۆ نمونە لەبەرەوەی کە ڕاستە وەرە بەراوردی نرخی بۆرسەی تەنێک زەیتون بکە یا گەنمەشامی بکە بەراوردی بکە بە نرخی ئەو ڕۆنانەی کە لێرە ئەگەر گەنمەشامیە بە پێی ئەبجدیەتی بزنس ئەمە چۆن دەرێنێتەوە ئەگەر ئەمە گەنمەشامی سافیە گەرمە زەیتونی سافیە بۆ نرخانە دەرێنێتەوە کوردستان ئێستا حەزەکەم زانیە و گەورەت بۆتە دە گەورەترین بازار بۆ پاڵمۆیڵ بۆ زەیتی نەخیلەیکەوە لە وڵاتی مالیزیا و وڵاتی مالیزیا بە دەرەجەیە کەتوانە مالیزیا و ئیندۆنیزیا هەردووجان کەڤەری با بڵێن لە سەتا هەفتەی عالەمەکەن لە ڕووی زەیتی پاڵمەوە کەواشی پێویستی وچی لیانەکڕێت باشە لەبەرەوەی دوو وڵاتن بەرهەمێکی زۆریانەوەی سەردانی مالیزیای کردی بێزانێکەوە بەرهەمێکی زۆریانەیە لە پاڵمتری حتا ئەگەر زەیتی گلۆبە ڕۆژەش بێ گلۆبە ڕۆژەی سە چەندین جۆریە کێڵەوە گلۆبە ڕۆژەیە جەنەتیک نییە ینی جەنەتیک نیەوەنا دەستکاری نەکراوە گوڵە بە ڕۆژەی تایبەت هەیە بۆ بەڕاستی ڕانی لە 38 بۆ 50 لە سەدی چەوت لێ بەتابێت گوڵە بە ڕۆژەی ڕەشی پێوترێ ئۆکرانیا و رووسیا و هەتا سینی شێتی بەڵام ڕۆژێنیەکە خۆمانەی خۆین بۆ تروکاندن نییە تایبەتە بۆ ڕۆنە بەبێ سەیریکە ئەمە بە ساف یەک تۆن ناوکی گلۆبە ڕۆژە کە بە کەڵکی دروستکردنی ڕۆندێ 500 کیلۆ زەیتی گلۆبە ڕۆژێ بە 1150 دلار بەبێ لی بڵین بەبێت تەعلیب بەبێ کارگا ئەمیش ئەگەر ئەسڵەکەی بێ 2000 یەک تۆن زەیتون 80 کیلۆ زەیتی زەیتونە بە 5792 دلار چۆن دەرێنێتەوە ئەمەگەر تۆ بەس ئاخر تۆ سەیریکە جارێکی تر ئەو فەزەڵاتایی ئەو پاشماوەی کە ئەمێنێتەوە هەم لە زەیتونەکە جاروایە پۆمەس ئۆیلی با بڵێن کۆمەڵە سۆلڤێن بەکار دەیهێنن جارێکی تر دەتوانانی زەیتی تری لێ دەربێنەوە ئەزانم مەبەست ئەمە ناگونجێ لەگەڵ ئەمانە نەوەڵا وەرە هەندێک شت هەیە لە کوردستان هەر شوشەکە بێنە لەگەڵ لی بڵەکە خۆ دروستی بکە بزانە زیاتر ناکەوێن جاوەرە پرۆدەکتەکەشی تێدا بەراوردی بکە بە مەوادە سروشتیەکە ئاخر کاک ڕەنج ئەو فکرێ زۆر کەس باسیەکە لەسەر ڕۆنی گوڵە بە ڕۆژە یەکەم وەکو کاک دکتۆر ئاماژەیەکی پێە ئەو گوڵە بە ڕۆژەی کە خەڵک وازانێ لە بازارە بۆ خواردن وەکو چەرەسیان وەکو تروکاندن بەکارێنین ئەوە ئەو گوڵە بە ڕۆژەیە نییە کە ڕۆنی ئەوەی بازار لەواچی کە ئێستا هەیە لەواچێ لە 115شی ڕۆن نەبێ بەڵام ئەو جۆرە گوڵە بە ڕۆژە ڕەشەی کەوا تایبەتە بە بەرەمێنانی تۆ پێدوانە گومانت نییە کە فێڵیتیە نەگومانەوە تا خۆخۆی ناوتە گومان بزەبت لەبەرەوەی کوالیتی کۆنتترۆل فیلتەرێک نییە کە پشکنینەکانی پیا ڕۆیشت بێ بەڵێ من گومانەکەم لیکەوە بۆ نمونە بەزانە دروست نەکراوە لە دەڕی وڵات دروست کراوە کامیان ئەو ڕۆنانە یەک نقطە هەیە بێ بزانین لە توجارەتی یابڵی لە بازرگانی جیهانیە شت بەو سیعرە ناپێوەرێ کاک ڕەنج ئێستا من کە ئەو 10 ساڵە کە ئەڵێم لە ناتکووا ئیشم کردووە بە ئەتنان شتمان لە ئوسترالیا لە ئەفریقا لاتین ئەمریکا ئاسیا لە هەموو شوێنێک کڕیوە هێناوەمانە ئیسراتمان کردووە بۆ بەریتانیا چیمان کرد ئەوەی کە سعرێکی ئەوەڵی تا تێ بڵێن وەکو سعرێکی بیدایی ئەسڵەن ئەو سیعرە نییە کە لە دوایە لەسەری ڕێگەکەوی بە تایبەتی کە بزانێت تۆ باین پاوەر هەیە هێزی کڕینە هەیە و ئەو ئەتوانێت بێ بە سەپلایەرێکی بەردەوامە عەق دەکەن لەسەر ئەوەی کە بۆ چەند ساڵ ئەم شتە باتێ بە تەنی بەوەندە ڕەنگە لە دواییە لە 150 ئەو سیعرە بوەسیتەوە ئەمە بە شێوەیەکی گشتی باسیەکەم لەبەر ئەوە ئەگەر ئێمە بین مقارنەی لیترێک لە ڕۆن بکەین بۆی کە سیعرەکەی چێنێکە لە بازارڕە بەرامبەر بەوەی کە بڵین کیلویە گوڵە بە ڕۆژە چێنێکە لە بازارڕە ئەکەوینە حساباتێکی غەڵەتەوە جاوانیش هیوادارم بە قسەی من نەکەن بۆی گرانی بکەن بڵێن ئەمە ئەسڵێکەیە باسی زۆر شتی تر هەیە بێگومان منەمەوێ کۆتایی کاتەکە بم بە کواڵتی کۆنتترۆل باسی مەشروب یعنی چەندین کەس شتی بۆ نووسی و مەڵەن
مەشروبی وایە ئێوارەی خۆیتەوە سبێ نەبیانی و گرێ مەشروبیش بە هەمان شێوە تەزویراتی تیاکرێت هەمووی تەزویرات زبێ بەیانی مەشروبیش ها؟ تەزویراتی تیاکرێت نازانم سامپڵەکان ئەوانەمان هێنا بوو دکتۆر باشزانانی کاک دکتۆر بهێنە لەلانمانەوە وەڵا مەشروبی شپێ بۆ بەرنامەکە یا بۆ دوای پێشەکی ئەمە کاڵ و تۆخە باشە بەرنامەکە دوو بۆ دوای سامپڵمان هێنا حەزم کرد پیشانی بین ئەمە دوو جۆر عادەتەن مەشروباتی چۆن مەشروباتە غازیەکانمان هەیە ئێمە با بڵێن گازیەکان کەوا لە زمنی خۆراکە و لە کوالیتی کۆنتترۆلەوە بە هەمان شێوە ئەو مەشروبە کوحولیانی کە هەیشە ئەبێ بە هەمان شێوەکو خۆراکی لەبەرەوەی ئەوی شەچێتە لەشی مرۆڤەوە و کوحولی تایە و تاقشمانێ تاقەمانەتێەوە پێویستە دەستگای کوالیتی کۆنتترۆل چۆن حساب و خۆراکەکانی ترەکە ئایتەمەکانی ترەکە بە هەمان شێوە ئەبێ حسابیش بۆ مەشروب بکە مانەوێت نەمانەوێت ڕۆژانە لەواچێ بە هەزاران لیتر مەشروب لە حاڵی خراپە بیرە و مەشروب ئەوەی کەوا من بیستمەوە بزانم بەس فەحسی مەشروبکە ئەوەی کە ئەزانی نێمە فەحسی ئیسانۆڵەکەیەکەوە ئەوەی کە ئێمە خۆینەوە کەحولەکەتیەتی بریتە لە ئیسانۆڵ بەڵام هەردووکی ویسکیە ئەمە هەردووکی ویسکیە باشە ئەم ویسکێ و هێناوە زیاد لە حەد زەرداڵی لە زۆنی زرد کڕیوتە ئەم وازەش هێناوە زیاد لە حەد سەوزاڵی لە زۆنی سەوز هەردووکی لەولا کڕاوە هەردووکی لە زۆنی سەوزەوە بەس بەڕاستی بۆچی ئەم مەشروبە هەردووکی ویسکی ئەمان ئەمەندە زەردە من لە بەڕێزانیشە پرسم ئەمە بەڕایەوە کامیان ئەسڵە لەیبڵەکانی وەکو یەک بووە ها وەکو یەکە لەیبڵەکانی برادێکەوە با بڵێن دوێنێ کە دوکانی هەیەوتی بابەتێکی لەم زۆرە هەیە لە بازارەکانی کورسانە بەسیارێکی قورسەکەی مەگەر ئێستا ئەوە ئەبێ ئێستا بخورێتەوە سبەی بەیانیە زانی ئەسڵانە باشە دکتۆر بەڵام ئەبێ ئێستا بخورێتەوە سبەی بەیانیە زانی ئەسڵانە ئەمەیان ئەسڵە ئەمەیان عادیە بەچی ئازانی خۆنۆ نووسراوە بە ئەوەیە لەیبڵەکان یەک شوێنێکیان نەبێت لێمان کردوێتەوە بەڵام هەردووکی یەک براندەها لە ژێرش و نەحتی چیتیا هەیەزان لە ژێرەوەش تۆزێ جیاوازی تیا بوو لە لەیبڵەکەی شاهانێ جیاوازی تیا بۆیشیان لە وڵاتانێکی دراوسێ ئەیهێنن ئالاسا زەمە ویسکی سکۆتلەندی با بڵێن بەناوبانگە لە عالەمە ئەڵێ لە سکۆتلەنداوە لێوانە با بڵێنی تا چکرێت دێن لە یەکی لەم وڵاتانەی دەوروبەر ئەکرێتە ناو ئەم بتڵونە ئەم شوشەیە و پاشانە هێرێتە ژوورەوە بۆ کوردستان بەڵام ئەمەیان ئێستا زۆر مەشروبیەت بە فەلی لە کوردستان جاریشی تەعبیاکرێتەوە بە هەمان براند بە هەمان لەیبڵ وەکو خۆی هیوادارم مامۆستایانی بەڕێزی ئاینی ئەم وڵاتە لە وتارەکانی هەینیدا بەردەوام قسە لەسەرەوە بکەن کە بەڕاستی ئەگەر بەزانینەوە بێت ئەو شتانەی کە ئەفرۆشرێ لە ڕۆن لە پەنیر لە نازانم چی بەراوردی بکەن بە قسەی ئەم دکتۆر و مامۆستا بەڕێزانە بەڕاستی ئەو پارەیە حرامەکە لە نەتیجەی فرۆشتنی شتێک حەقە وتارەکانی هەینی بەردەوام مامۆستایانی بە ڕێزی ئاینی وڵاتە چونکە ئەوان سمبڵی باوەڕی خەڵکن ئەتوانن ڕۆڵ و کاریگەریان هەبێ چونکە وەڵڵاهی زۆر بازرگان هەیە و دوکاندارێ نازانێ ئەوە پێکاتەکەی وایە وانە خۆراکەکان بێگومان وانە اینجا بە کۆتا قسە بزانم هیچ بەڵێنێک بە خەڵکەی کە ئینشاءڵڵا وە کاک مەسروری بەڕێز ئەو قەرارە تازایی یاوێتی چ سەلاحێتێکاتەوە بە ئێوە زۆر چاکە وڵی کاک کاتەکەش کەمە حەزمەکە زیاتر تەوەرەکە زیاتر فراوانکەم لەسەر مۆزوعی کوالیتی کۆنتترۆل و بابەتەکە حەسری نەکەم تایبەت بەس بە خۆراک چۆن بەڕاستی کێشەی کۆنتترۆلی جۆری بەڕاستی بەس لە خۆراک نیە لە هەموو بوارەکانایە بەخوا ئەزمەکە بەس بەوە نەنێ احتیمال ئەم ئەزمەیە چارەسەرکەم بە دەستگای خۆراک و دەرمان کە پرۆژێ هەیە ڕۆژێەوە چارەسەر نابێ بە دەستگایکی نیشتیمانی دەبێت ئازا و ئازادی سەر بە ئازادی بەڵام بۆ دوای هەوڵ و تەقەلایەکی زۆر و لە ڕووی لەلایەن وەزارەتمان لەلایەن ڕاگەیاندون لایەن بەڕێستان و کارکرا بریارێک دەرچوو لەلایەن ڕێزدا سەرۆکی حکوومەت کە بە ژمارە 1940 کە ئەمەی چاڵاکە لە شوێنێکە ڕاستپاردەیدا پێمان و لە شوێنێکی چاڵاکی کردینە لە خاڵێکشە لە ژنەیەکی پێکینە ئەمە بە شێوازێکی دانا دواتر جەنابی وەزیری پلاندانا دکتۆردارە ئێمە ڕاستپات کۆبوونی لەگەڵاکردن بۆتی بە خێرا پلانێک دابنن بۆ ئێمە چی بکەین لەم قۆناغەکە ئێمە بتوانین ڕاستێت بەڕاستی کوالیتی کۆنتترۆل یعنی تو حوز یعنی تو لە 6 ساڵ غیابکردن کاریگەری زۆرە بێت لەسەر دەروون و هەست و کاری کارمەندەکان ئێمە بەڕاستی
کاگناش خۆ زۆر بەرنامەشە کرد ئێمە ستافێکی زۆر باشمانەیە کارمەندێکی زۆر باشمانەیە کەسانێکی پسپۆرمانەیە و لە دەرەی وڵاتش خوێندنی ماستەر و دکتۆراشیان کردو خۆلیشیان بینیەوە خولی زۆر ڕاینان جەلیشن. خولی ڕاینانمان زۆر بۆیانی کردو لە زۆر بوارەکانە لە بواری تاقیگەکانە لە بواری ئایزۆە لە بواری کالیبرێشن ئێمە ئێستا کە حالیان کەسانی پسپۆرشمانەیە لە کالیبرێشنە ئێمە چی بکەنێت لە دوای ئەو ڕاستپاردەیە بەڕاستی بە شێوازێکی خەسەری ئێمە بەرنامپلانێکمانداناوە ئامادەمان کردووە ئەتە جەنابی وەزیر بە خۆی ئەم بریارە بە خۆی سەرپەرشتی دەکات یعنی ئەمە یەکی لە شتە دڵخۆشەکەی ئێمە ئەوەیە فەرمانەکە لە لای ڕێزا سەرۆکی حکومەت دەرچووە ئەو بریارە و سەرپەرشتیکردنی جێبەجێکردنی ئەم بریارە لایەن جەنابی وەزیرا بێ ئەو سەرپەرشتی ڕاستەخۆی دەکات ئەمە شتێکی پاڵپشتێکی باشە بۆ ئێمە وەکو دەستە کە بتوانین هەنگاو بنین ئێمە پلانمانداناوە دێنە قۆناغی یەکەمی پلانەکەمان ئەوەیە ئەبێ ئەو مواسەفاتە ئەو تایبەتمەندی پێوانەیە کە هەموو دەواازەکان دەیکە دەبێ ڕێکخین دەبێ بزانین بەچی تایبەتمەندیەک دەکەوت چۆن جێبەجێ دەکەن چەندێک کاتتان دەوێت بۆ هەموو ئەم شتانە بەخۆ ئەوە مەسلەی تایبەتمەندی ئاسانە جێبەجێکردنی سەردانیکردنیان دەستەی پێوانە سازی و کۆنتترۆلی جۆری عێراقی هەموو پێوانەکانی هەیە هەموو معایرەکانی لە مەسلەی تایبەتمەندی ئێمە سەردانی بەغدامان کردەوە بە شاندێک چێن لەلایەن سەرۆکی دەستە سەردانی ئەومان کردەوە اتفاقێکمان کردو کە هەماهنگ بن لەگەڵێمە بە پێدانی تایبەتمەندی پێوانەی عێراقی تازە نی کێشە هەیە لە تایبەتمەندی خەڵکانێک لێر هەیە باز دەکەن کاڵن تایبەتمەندی کۆنە و گۆڕانکاری پێ ناکرێشتن بخۆی بەڵام ئەوەش گۆڕانکاری پێکراوە ئەوە هیچ ینی زانستی نیە تۆ ماگانە لە 20 تا 25 گۆڕانکاری لە تایبەتمەندی پێوانەی دەکرێت لە ماجەکە هەمووش هەماهەنگی هەیە نێوانی دەستە و دەستگا لەسەر ئەم بابەتە گۆڕانکاری هەر تایبەتمەندی پەیوەستە بە ئەو وەزارەتە معنیە کە سەرپەرشتی ئەو مادێ دەکە ئەگە تۆ بە من نەڵێ ئەم زەیتە پێویستی بە گۆڕانکاری هەیە ئێمە ناتوانم ئەو ئیشەی بکەم کە ئەمە دیراستێک دەکەین لەگەڵ لاینی پەیوەندیەکان دەڕۆین هەموو مانجی دای هەموو ساڵێک نووسراوێکی فەرمی ئاراستی هەموو وەزارەتە معنیەکان دەکەن تر مقابلت بکەم پێمەڵی ئەو قسانەی کە دکتۆرە بەڕێزەکان لە بەرنمەکە تا کردی لە سەدا ئەوەندەیمان جێبەجێ کرد بەخۆ منی دڵنیایی دەدەن بە خەڵکی کوردستان ئێستا بەڕێزت وردەکاریە تەکنیکیەکەم بۆ باز مەکە وردەکارەکە باس قسەی کۆتاییمان ئەوە بێ هەروە شار و وڵاتی بە ساحێبە بێت یان دوای ئەم قەراری کاک مەسرور ئیتر بەهانەتان نییە ئەگەر ئەو پلانە ئێمە دامانناوە جێبەجێ بکرێ ئەمن دەتوانم پەیمانت بدەمێت لە ماوەی 3 تا 4 مانگ نەگاتە 6 مانگش ئەتوان بڵێم 150 تا 60 ئەو بازە دۆخە کۆنتترۆڵەکە ئینشاءالله خوا مەوفەقەکە سەلامەت بیاخۆ ئینشاءالله زۆر زۆر مەمنونتان زۆر سپاس 6 مانگی تر ئەگەر ماین و نەمردین ئینشاءالله تۆ عمر درێژ ئەگەر بەرنامەکە لەسەر بڕوا بەو شێوازە کە جەنابی وەزیر باسی دەکە کە جەختی زۆر کردێتە لەسەری کە ئەبێ ئەو کۆمپانیانە بە یەک سیستەم کار بکرێت و دەبێ ئیجراعاتیان لەگەڵیان بکرێت ئێمە دەتوانین خلال 6 مانگی تر ئەلێرادانیشی قسە بۆ خەڵکی ترەکەین بە قسەی جیاواز ئینشاءالله ئەگەر بێت و ئەو پلانە ئێمە دامانەوە فەرز بکرێت لە سەریانە مە بە تەکیدی پێتەڵم یعنی ئێمە مشکلەی نرخی ئەسعارەکان کۆنتترۆل دەکەین مەشەیە تێست ریپۆرتەکان مانگی حەوت میوانداری دەکەم ئینشاءالله ئەگەر نەشیان هێڵا بوو بیکەی پێمەڵی بە خەڵکەڵی بۆچی نەم کرد بەخوا من هەردەم شەڕم کردو لەسەر ئەوەی کە بیگەێنمە ئەو ئاستەکە ئەمڕۆ پێ بگە ئەو کاتەش ئەڵێم کاکە لەکوێ خەلێلەکە پێ ئەمەی کە ئەم دکتۆرانە باسی کرد ئەمە ناوەنەی چی واللهی ئەمە کارەسات نێ مەرگەساتە بۆ وڵات ئینشاءالله تۆ هاوڕێکانت ئەو مەرگەساتە ڕەوێننەوە یا ڕەبی خۆتان و ماڵ و مناڵتان خوا بتان پارێزێت خوا بینەرانی بەڕێزیش بپارێزێ سپاس بۆ ئەوەی کە لەگەڵم بوون هیوادارم ئێوە هەر هەمووتان لە زیمەی خەڵکی ئەم وڵاتیان بەخۆشمەوە چونکە ئەمە دەست براوە بۆ کۆمەڵێک کارەسات کە بزنسی ملیارها دۆلاری ئەملاو ئەولای تایە ئیتر ئینشاءالله خوا هەر هەمومان بپارێزێت لە دەمی خراپ لە دەستی خراپ ئامین و خوابتان پارێزێت